گفتوگۆ لەگەڵ دوو جوتیاری نمونەی یەکەم. یەکیان لە سەید سادقە، یەکیشیان لە ئاکرەیە کە دوو ژینگەی جیاوازە و ئەمانەوێ بزانین کە ئەو بەرهەمی ئەو دوو ژینگە جیاوازە چ بەرهەمێکیە بێ لەگەڵ ساڵانی پێشووترە. سەرەتا دەچمە لای بەڕێز سەرکەوت مەحموود جوتیاری نمونەی لە سەید سادقەوە. بەڕێز سەرکەوتم کاتت باش سڵاوت لێبێ و کاک یوسف عیزەتیش بناسێنم، ئەویش بەڕێزیان جوتیاری نمونەین لە ئاکرێ. کاک سەرکەوت کەشوهەوەی ئەم ساڵ تا چەند توانیوێتی کار ئاسانی بۆیە بکە یا بەرهەمی ئەم ساڵتان باشتر بێت لە ساڵانی پێشووتر؟ ئەم خێر هاتن کەناڵا 24 کەین بۆ وێ دەبەرێ. زۆر مەمنۆن لە هەنگوو کە هەنگ وێ لێکۆڵینێ گشت و کاڵا وێ دەبەرێت کەن. بڕاستی ئەف ساڵە بەرهەمێ گشت و کاڵی خاصە گەنمی و جەی المنطقە ئاکرێ زۆریا باشە. ئەویش بخاترە ئەو باران زۆر هاتین ئەف ساڵە چ قوسیری المنطقە منینە بێگاوێ منطقە ئاکرێ زۆرە پێشکەفتی و ئینشاءالله بەرهەمی وێ دێ زۆر بیتن بشەرتێکی ئەو بەرهەم بۆ جوتیارە هەر وەکی هەنگوو گوتی کە هەولێت هاتینە دان کو ئەو وەرگرتنە سایلوت حکومەتە مرکزی وێ ڕێژێ بۆ زێدە بکەن چونکە ئەوێ دانای هەتا وێگاوێ 290,000 دوونەمە بۆ کوردستانی خرێ. ئەوەش ڕێژەکە زۆرە کێمە. بەڵێ باشە. کاک یوسف ڕێژەکە زۆرە کێمە و باشە ئەم تەوەقعەکەین ئەف ساڵە بەرهەمێ گشت و کاڵی کوردستانê heta hudûdê 2 ملیۆن تن dihêne întaşkirin. باشە ئێستا چمە لای کاک سەرکەوت بازانین لە سەید سادق بەرهەمی گەنمی ئەم ساڵ چ جیاوازیەکە بێ لەگەڵ ساڵەکانی دیکە؟ سپاسانەکەم کاتتان باش. سپاسی خواکەم ساڵ بارانێکی باش باریوە، ئەلبەتە زیادەی لە ساڵانی تر زۆر زیاتر باریوە. ئەو بارانە ئیجابیاتی هەیە و سلبیاتیشی هەیە هەمیشە، چونکە بارانی زۆر بۆ ناوچە بەراوەکان ڕەنگە زەرەری هەبێ، بەڵام ئێمە ئەکسەرێت حسێبەکەی نەک ئەقەلیەت. ئەرزە بەراوەکان ژەنگی پیا کردووە کە ئەوە زەرەردا لە جوتیار، بەڵام ئەوە ڕێژەیەکی کەمن لە شارە زوورە لە منتیقەی پشدەرە ئەو زیانیان بەرەکەی بەهۆی زۆری بارانەوە گەرمەکان تووشی ژەنگ بوون، تووشی کوێرە بوون. باشە ئەوە بەڵام بە ساڵانی پێشوو ئەوە ڕوویەداکی باش ئەبێ ئینشاءالله. نەخێر هەر ساڵێک تەڕە ساڵ بێت باران زۆر بێت ئەو ژەنگە ڕوو ئەدات و کوێروشمان ئەبێت، بەڵام ئەم ساڵ دیارە باران لە حەدی خۆی زیاو باریوە، چونکە هەموو کاتێڵەن هەر شتێک لە حەدی خۆی زیاتر بێت زەرەری شێ بێت، ماڵی زیادە زۆر جار سەرشکێنێ، بەڵام ئەمە زیادە نییە لەبەرەوە ژیان لەگەڵ ئاوایە ئاوەدانی ئەڵێن. ئێمە ئەو زەرەرە بە زەرەر حسێب ناکەین، چونکە بەشی زۆری خەڵکی کوردستان سوودمەند دەبێت لە ئاوەکە و لە بارانەکە. باشە کاک سەرکەوت ساڵانی پێشوو کەی دەستانە کرد بە درێنەوە ئەم ساڵیش کەی دەست پێەکەن؟ وەڵاهی ئێمە هەر منتیقەی دەڤەری شارە زوور لە 1.6 لە 25 ئیتر دەسەکرێ بە درەوی جۆ، لە 1.6 دەسەکرێ بە درەوی گەنم ناوچە دەیمەکانمانەیە و ناوچەی بەراومان هەیە. ئێمە ئەلبەتە شارە زوور قەزای سەید سادق 37,000 دۆنم زەوی بەراومان هەیە، 43,000 دۆنم زەوی دەیمشمان هەیە، لەگەڵ 24,000 دۆنم زەوی سەقەری و 9,000یش خەتی ئینغمارمانەیە کەەوە خەتی بەحری پێڵێنەکەوێتە ژێر بەحر. دایمەکانمان زۆر باشن و لە 1.6 درەو دەست پێکا. زۆر ساڵ ئەگەر ساڵەکەی وشکە ساڵی بێت لە 25 درەو دەست پێکا، بەڵام ئەم ساڵ احتیمالە بگێتە 1.5 بۆ 5. یعنی ئەم ساڵ جیاوازترە بێ زووتر دەست پێەکەن یان درەنگتر دەست پێەکەن؟ نه ئەم ساڵ تۆزێ دوا ئەکوێت لەبەرەوە تەڕە ساڵ بۆ تا ئێستا باران بەردەوام بۆ خۆی هەتاکو 5 باران بە 4 باران ببارێت لە شارە زوورە گەرمی شارە زوو زۆر سەرکەوتووە بێ، بەڵام ئینساڵ ئەوە تا نێوە مانگی 5 هەتا ئەم دەقەش من قسەکەم بانێ باران هەر باریوە و گەرمەکەش ماوێتی هەمووی پێ بگا. باشە کاک سەرکەوت وەکو بزانی لە گەرمیانیش لە هەمان ماوەیە توانن درێنەی گەرمەکە بکەن؟
نەخێر گەرمیان زووتر گەرمیان دەرەچێ ئێمە ساڵانی تریش هەر کە سەردانی بەغامان کردووە لەگەڵ کۆمەڵە جوتیار بۆ بەدەمەوچوونی کێشەی جوتیارانی کوردستان داوامان کردو لە وەزارەتی پەیوەندیدار لە بەغا زووتر سایلۆی گەرمیان بکرێتەوە بەڕاستی ئەوان لە 15 تا 25 گەرمیان دەرەوە دەست پێکات چونکە ئەوان نەوچەی گەرمەسێرن حسابکە وەک خانەقین و ئایدی باعقوبەن ئەوان تۆ بڵێ محافەزە بەڵام پلەی گەرمیان بەرزە وەڵاهی ئەمساڵ درەوی ئەوان ڕەنگە زۆر دوا نەکەوێت بەڵام درەوی شارە زۆر زیاتر دواکەوێت چونکە ساڵەکەی تەڕە ساڵە احتیمالە هەفتەیەک بۆ 5 ڕۆژ تقریبا هەر ئەوە دواکەوێت چونکە گەنم لە سەرەتاوە زوو پەڵەیداوە زووش کراوە گەن باشە دێمە لای کاگیوسف ئەو بارانە زۆرەی ئەم ساڵ ماشەڵا بارانێکی باش و زۆر ماوەکەشی زۆر بوو تا ئێستا شەر بەردەوامە بارێ ئەوە زیانی هەبوو بۆ بەرهەمی جوتیارانی ئەم ساڵ زیانی پێگەیاندن الحەمدولیلا باران ئەو بارانەهاتی چ زیان نەبوون بۆ بەرهەمێ جوتیاران ئەو بارانە بەرهەمێ جوتیارە vێگاوێ نسبەت گەنمی بەرهەم زۆر زێدە بوو ئەو ساڵە ئەو عەردە هاتیەکردن ئەو جێت هاتیەکردن ئەو شت هاتیەکردن بەرهەمێ جوتیارە زۆر بووە گەنمی ئەم ساڵە بەڵێ باشە لە تەمەنی تۆیە چەند ساڵ بینیوتە ئەوەنەی بە بیرە بێت کە ئاوا بارانی زۆر باری بێ و ساڵەکەی کەشوهەواکەی خۆش و تەڕ بێت بەڵێ ئەو ساڵە ئەو بارانە هاتی ئەم ساڵ الحەمدولیلا شکر بخودێ تشتێکی زۆر بوو زۆر باش بوو استفادەکە باش جوتیارە لێ کرد هەتا vێگاوێ بزانە یعنی هەندێک مرەشە هەبوون هەتا ئەم ساڵە هیچ کەسێکی مرەشەت خۆ نەداینە شولێ باشە ساڵەکانی تر هەبوو یعنی لە پێشووە لە ڕابردووە کاک یوسف لە ڕابردووە بەبیرت دێ هیچ ساڵێک وەکو ئەم ساڵ بوو بێ بالێ gelek فرقه نسبت نییە یان نسبەکە زۆرای ئەف ساڵات گەلپار گەل ساڵی پێرار گەل ساڵە بەتر پێرار نسبەت بارانە و ئینتاجات زراعی ئەف ساڵە زۆر فەرقایی بەڵێ چاوەڕێکرێ بەرهەمی ئەم ساڵی گەنمی ئەو ناوچەیە بەراورد بە پار چەند زیاتر بێت والله تقریبا گەلپار تقریبا 150 گەلپار 150 فەرقترە ئەم ساڵە زیاترە ئەلپار باشە زۆر باشە دێمەوەلات کاک یوسف کاک سەرکەوت ئەو بەرهەمەی کە باست کرد وتت هەندێکی ژەنگ لی داوە گەنمەکە ئەمە چارەسەری هەیە یان تەواوە بێدەستی لێ بشۆن وەڵا چارەسەری نییە بەڵام بۆ عەلەب تا حەدێک بەکارێت ڕەنگە لە ڕووی سیعرەوە تۆزێک کوالیتەکەی بەرز نییە بۆ سایلۆ وەرناگیرێ بەڵام بۆ ئاژەڵ دارەکان ئیسفادەی لێکرێت باشە زۆرە یعنی ئەتوانن بڵێن ئەو بەرهەمە زۆرەی ئەم ساڵ قەرەبووی ئەوە کاتەوە کە ژەنگ لی داوە بێگومان لەبەرەوە ئێمە نابێ هەر حسابی دەڤەری شارە زۆر بکەینە بێ حسابی تێگڕای کوردستان بکەین لەبەرەوە ئێمە ناوچە گەرمەسێرەکانمان هەیە پارەکە لە دەشتی قەراج و کەندیناوا و دەشتی ئەو لێرە بیگرە هەتا چێتە سنووری خانەقین ئەوانە هەر مەحروم بوون گەرمیان نەبوو ئەتوانن بڵێن پارێزگای سلێمانی بە کۆیشەوە کە عایدی هەولێرە زۆربەی گەنمەکانیان لە شارە زۆرە پارەکە ئەنێرا بۆ سایلۆکانە هاتن گەرمیان لێرە کڕی بەشێک لە کاسبەکانە برن لە سایلۆکان تەسلیمیانە پار سفر بووە گەرمیان بەراوەکانی نەبێت منتیقەی چەمچەما سفر بوون بەڵام سوپاس بۆخوا ئەمساڵ 100% ڕێژەی گەرمیان زیایی کردووە خۆشبەختانەوە دەستکەوتێکی گەورەی بۆ جوتیاری کوردستان ئێمەش فەخری پێوەکەین دڵخۆشین بۆ بەرهەمە زۆرەی کەوا لە کوردستان ئایە ئەوانیش بەرهەمی باشیان بێ هەر ئینتاجەکەی بۆ ئێمە بەڕاستی ئێمە هەر نابێ حسابی خۆمان کە ئێمە حسابی تێگڕای کوردستانەکەن و جوتیاری کوردستان ڕاستە بەڵام کاک سەرکەوت لە بیریشمان نەچێ بەغدا ئەم ساڵ بڕیارێکی دەرکردووە کە بڕێکی زۆر کەمتر لەوەی پاروپێراری ژوەرەگرێ ئەمە ئێوە چیتان کردو بۆی کە ئەو بەرهەمە جوانە ئەو بڕە زۆرەی گەنم و بەروبوومی ئەم ساڵ ساغ بکەنەوە بەداخەوە ئێمە لە هەشتی دوو سەردانێکی بەغدامان کرد لەگەڵ پەرلەمانتارەکانی خۆمانات تەنسیقمان کرد لەگەڵ جەنابی کاک شاخەوان لەگەڵ هەرێمی کەمالاغا لەگەڵ دکتۆر مسەنە کۆمەڵی پەرلەمانتار سەردانیان کردین
سەردانی وەزیری بازرگانی ماکرد بۆ کێشەی جوتیاران و پارەی دواکەوتوی پارمان کە 2025 پارەکە تا ئێستا سرف نەکراوە لە زمنی ئەوە لەگەڵ حەیدەر کەرعاوی بەرپرسی هەموو دانەوێڵی عێراق غەدرێکی گەورەی لە جوتیاری کوردستان کردو لە سولفەیەکە کە حیسەی کوردستان 57 ملیار بوو تەنها 14 ملیاری نردبوو کاتی حملەی هەڵبژاردن بوو ئەو کاتە باش لە بیرمە ئەو پارەیان سەر کرد بۆ جوتیارانی جرو چونکە مانیان گوتیان ئێمە ناچین بۆ دەنگدان لەبەر خاتی دەنگدانەکە 43 ملیار پارەی حیسەی جوتیارانی کوردستانیان دا بە ئەوان ئێمە لەگەڵ کاکشاقاوان لە سەردانی وەزیری بازرگانی عێراق ئەوش حزوری بوو پێداگریمان کرد لەسەر ئەو حەقا بێ بگەڕێنەوە بۆ جوتیارانی کوردستان ئەوە بانگێشتی پەرلەمان کرا بە حزوری دکتۆر مسەنای دانا کاکشاقاوەنتی با دکتۆر مسەنا سەرپەرشتی کۆبوونەوەکە بکە سەعاتێک و 20 دقیقە کۆبوونەوەمان لەگەڵا کرد لەسەر مستحقاتی جوتیارانی کوردستان دوجار من هەر پێداگریم کرد لەسەر گەڕانەوەی ئەو پارەکەەوە زوڵمێکی گەورە لە جوتیاری کوردستان کراوە بەداخەوە هەر نەچووە ژێری دوجار چووە ژێر ئەوەی وتی ئەگەر سولفەت درا ئەمجارە ئەتوانم بەڵێنی 3 تا 4 ملیار زیاد لە حەقی خۆتان بدەمێت کە ئەوەی حیسەتانە بۆ نمونە لە 500 ملیار ئێمە 57 ملیارمان بەرەکەی دابەشیکەی بەسەر جوتیاری عێراق بەڵام ئەو جارە 14 ملیاری نردبوو ئەم جارە ڕەنگە شتێکی زیایە نردبێ 3 ملیار و نی بۆ سلێمانیەکە کە ڕێژێکی زۆر کە من لە 6 ملیارەکە ئێمە ئەو حەقمان لای حکوومەتی عێراقی هەر لە کۆبوونەوەکەشە ڕاستە بەڵێ هەر حەزەکەم تێبینیەکیش هەر لە کۆبوونەوەکەشە ئەگەر ڕێگەم بیت هەر لە کۆبوونەوەکەدا حەیدەر کەرعایی پێی وتی مانگی دوو بوو وتی ئەوە ڕێژەی وەرگرتنی گەنم دیاری ئەکرێ ئەمساڵ 3 ملیۆن و 800 تەن وەرەگیرێت لە عێراق 3 ملیۆنی دانراوە بۆ بەراوەکانی جرم لەبەرەوە بە مرەشە ئاوەدرێ باقیەکەی تری دانراوە بۆ دەیمەکان داواتان لێکم وەزیرەکەی خۆتان بنێرن بابێت لە ئێستەوە دیفاع بکات هەوڵ بدا بۆ ئەوەی ڕێژێکی باش بچڕێ بۆ جوتیاری کوردستان من هەر بەگەڕانەوەم لە بەغدا لە 10 مانگ لە 11 مانگ کۆنگرێکی ڕۆژنامەگەریمان کرد هەموو کەناڵەکان ئاگادارن داوام لە بێگەرخان کرد کەوا بچێ بەدەم ئەم کێشەوە بێگەرخان پێی وتم ڕێزم حزوو هەیە بۆ جەنابی وتی من تەلەفۆنم کردو پەیوەندیم کردو جوابی تەلەفۆنەکە نادەنەوە ئامادە نین لەگەڵمانە دانیشن هەتا من تەلەفۆن کردو بۆ کاکشاقەوان و پەرلەمانتارەکانی خۆمان لە بەغا هەمیان ئیسعدادیان وتیان کە ئێمە ئەتوانین وەزیر بانکەنە پەرلەمان لێ دانیشتیان لەگەڵا بکە بەڵام ئەوان نەچوون بەدەمیەوە هەتاکو هاتن لە مانگی 4 لە 4 وەفدێکیان نردووە بۆ بەغا بەداخەوە چوونەتە بەغا وەفدەکە دانیشتنێکیان کردو هەر عینی ڕۆژ گەڕاونەتە حکوومەتی عێراقی بڕیاری داوە 292 تەن لە کوردستان وەرگێ کە ئەمە غەدرێکی گەورەی لە جوتیاری کوردستان من هەر بەوە شۆ نەوێسام هەر دوا بە دوای ئەو پەیوەندی مەچەند پەرلەمانتارێکی خۆمانەوە کرد لە بەغا ڕێژەکەم دانێ وتم ئەمە زوڵمێکی گەورەیە ئێمە ئەگەر لە 112.67 لێ وەربگیرێت ئەبێ 500,000 تەن گەنم لە جوتیاری کوردستان وەربگیرێ ئەگەر ئەویان نەکرد ئەڵێن ئێوە گەنمتان زۆر داچاندۆ 3 ملیۆن و 300,000 دۆنم زەویتان داچاندووە نیوەیمان لێوەرگرن ئەگەر هەر ئەوەشیان نەکرد بچن لە دادگای فیدرالی سکاڵا تۆمارکەن وەزیرمان کەنە پەرلەمان بچن لە ڕێی سەرۆک کۆمارۆ لێپێچینەوە لەگەڵ وەزیراکەن بەڵام ئەمان کە هاتوونەتەوە وەفدەکە بەداخەوە سەردانی بەغایان نەکردوەوە بەڵام چەند پەرلەمانتارێک لەسەر ڕێنمایی ئێمە بە داتا قسەمان لەگەڵا کردوونەوە خۆشیانشاهید ئەم ڕۆژ سەردانی وەزیریان کردووە وەزیری کشتوکاڵ ئاماژەی بۆ کرد کە خۆیان لە هەوڵان و بەڵێ دوایین جاریش کە ئێمە هەواڵمان هەبوو لەسەری و یاداشتێکی وردیان نردووە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی کۆمار و بازرگانی کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئێمەش و ئێوەش و ئەوانیش هەمومان چاوەڕێی ئەو هەوڵانین باشە کاک یوسف لە قەزای ئاکرێ باشترین گەنم باشترین جۆری گەنمی کام ناوچەیە بەڵێ أنواع قنمي هي خونم الأنضقة أكره همي نوعيتي النوع التركي تاي نوع هندا نوع أبصالات إينوي هندا نوع بارت إينوي هندا نوع بيرارت إينوي أنواع قنمي هي ونيكو بس باشا كاميان لهم يان باشترا يعني يك بچنده باش يكي والله التركي هم يباشترا بالنسبة نزيكي منطقة ما عردو وهواي بمنطقة نزيكي تركيا أو تركيا إناي أو هم يباشترا باشا بيتانواك أو بنتوي كآمادة أكره لهرمي كردستان لو جورا بيتو بتوان ربو صالي آيندا بنتوي زياتري لي بكره بلا أجا فلاح درس بيتن فلاح شيطان مثل
بشتي هوفي وقت درينا خلا درينا كتن عندك محصول عندك إنتاج خو برامج خو دي بتا معاملتي اللي دي باقش كتن ودي درمان دات درمان داتن لما خير درمان كان كو درمان ضد سنكيا ضد يعني ضد جنگية مهم جنگ زور مهمة بالنسبة جنمي برامج جنمي كدرمان نكتن دي توشي جنگي بيتن جنم بله وجاء معاملة خير درمان كتن أو درمان جهية موجودة وده الجرن بو وقت چون دنه جوره کدی بله جا حەزەکەم هەر یەکێکتان زۆر بە کورتی پێم بڵێن ڕاتان چی بوو لەسەر ئەو بڕیارەی کە ئێستا 400,000 تۆن گەنم وەرەگیرێت لە جوتیارانی هەرێمی کوردستان کاک سەرکەوت پێ دوایە ئەم بڕە باشەیان هێشتا پێویستە زیاترتان لێ وەربگیرێ من دەستخۆشی لە ئێوە کەم ئەو بڕە دە ڕۆژ پێش ئێستا من یاداشتێکم دا بە پەرلەمانتارەکان بەڕاستی وەزیری زراعی خومان و وەزیری بازرگانی هیچ کات تەنسیقیان نێ لەگەڵ پەرلەمانتارەکان زۆر گلەی ملیان هەیە ئەبوو نەهات نایەتەوە لە بەغا سەنگەری ئێمە بەغایە دە ڕۆژ پێش ئێستا دوو وەفدمان چوونەتە وەزارەتی زراعی عێراقی بەڵێنیان داوە ڕێژەکە بکەن بە 400,000 تەن لە خۆیەوە نەکراوە بە 400,000 تەن ئەوە حکوومەتی عێراقی خێر نییە بە کوردیەکە ئەوە لە ئەنجامی بەرگری کۆمەڵی پەرلەمانتاری جەری کە کتابمان بۆ کردوون لە ڕێی واتساپ و کەم و کوڕی و کێشەکانمان خسۆتە بەردەستیان ئەوانی شەولیان داوە من سوپاسیانەکەم دەستخۆشیان لێەکەم کە چوونەتەوە وەزارەتی زراعی عێراقی بەڵێنیان لە وەزیری زراعە وەرگرتووە ئەو ڕێژە بکەن بە 400,000 ئەوە لە خۆیەوە نەبووە حکوومەتی عێراقی بەداخەوە ئەوای وەزارەتی زراعە بتواتە بەڵێ پێم خۆشە با کاگی یوسفیش ڕای خۆی بڵێ لەسەر ئەو بڕە کاگی یوسف ڕای تۆ چییە لەسەر ئەو بڕێی کە زیاد کراوە لەلایەن بەغداوە 400,000 تۆن گەنم وەربگیرێت والله هي خود نکات دل خوش کرده يعني حقیقت بس با خانم مکبزانه 400,000 تن بو کردستان بو افساله زور کمه يعني نیوه انتاجی برهمی کردستان ناگیرته زور پیوسته که حوله که دیگه بیت دان که على الاقل يعني کمترین چشت مليون طنك بيت ورقرتن الكردستان بەڵێ بۆ هیوایین کە هەوڵەکان زیاتر شڕ بکرێتەوە بۆ زیاتر لەو بڕێکە یاخود دانراوە وەربگیرێت چونکە بەرهەمێکی باشەیە و خەرمان بەرەکەت سپاس بۆ هەریەک لە ئێوە کاک سەرکەوت مەحموود جوتیاری نمونەی لە سەی سادەق و بەڕێز یوسف عیزەت بەڕێزیشتان جوتیاری نمونەی لە ئاکرێ لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە